ئەمەیە پرسیار و سەری گڵۆڵەکە. ئایا شەرەفمەندی گیان لەوەدایە مرۆڤ بەرگەی تیر و تانەی چەرخی چەپگەر بگرێت یان بەڕووی دەریای بەدکاریە شمشێر هەڵکێشێ و ڕای وەستێنێ و بنبڕی بکات؟ ئەمرین ئەنوین و هیچی تر هەر بەو خەوە حەسرەت و ئاهی دڵمان دەرەچێت. هەزاران جار سروشت ئەم جانەی تووشی خۆرپە کردووە. ئەمە جوانترین مەبەستێکە کە بیخوازی. ئەبرین ئەلوی ئای ئەگەر خەوماندی بە مەرجی خۆم قەسەم ئەمە کۆسپی ڕێگاکەیە لە خامۆشی مەرگا وابزانی لە ئاشوبەی کوشندە دوورکەوتیتەوە. ئەمەیە سارد و هێورمانەکاتەوە. دەنا کێ بەوە قایلە بێ گوێی لە شریخەی قامچی بێ و سووکایەتی ڕۆژگار بنۆشێ یان لە بەردەم ستەمکارە چۆکدا بدا.